ئەڵێ ئایا شوبرا و ژن خشک ئەتوانی تەوقەی لەگەڵاکەی هەندێک کەس وتوێتی ئەتوانی و بوون بە خوشکوبرا و مەحرەمن کورەنە وەڵا برا ناتوان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الحەم المەوت، یعنی شوبراکەت مردنە نزیک بوونەوەت لێ بە تەوقە و بە قسەکردن و بەو شتانە و بێتە ماڵە مێردە لە ماڵ نەبێ مردنە. و کە کەسێک کچی ماڵێکی هێنا نابێتە کوڕیان، کەیتر خوشکەکانی ژنەکەی وەکو خوشکی بن، شتی وان نییە. ئەمە کێ وای وتووە؟ شەرع وای وتووە نەخێر. لەکوێ قورئان و سنەتا شتی وا هەیە؟ تۆ گەر ژنەکەی خۆت بمرێ ئەتوانی خوشکێکی بێنی، یعنی خوشکی خۆت هێنی، خۆ تۆ بیتە کوڕیەوە ماڵە بووە بە خوشکی، یعنی خوشکی خۆت هێنی دوای عینن شت. ئەگەر مێردەکەی وەفات کە برایەکی ئەتوانێ بیهێنێتەوە، یعنی برای خۆی ئەیهێنێتەوە، وێ نابێ ئەم قسەیە بەتاڵە. تەوقەکردن لەگەڵ یا بە هەموو شێوەیە حرامە، نەوەک دابنیشە لەگەڵی پێ بکەنێ و ماچی کە و ئەم شتانە. ئافرەتێکی بێگانەیە بە پیاوێکی بێگانە تەنها ئەوەندە خوشکەکەیشی پێکردن. ئەوە حەقیقەتە با بیزانن داخەوە. یعنی ئەمڕۆ زۆر کەس تێکەڵاوی لە ماڵەکان ناکات بە بەهانەیەوەی زاوایە، بە بەهانەیەوەی بووکیان نییە. شتی وا لە شەرع بە هیچ شێوەیە شتی وا لە شەرع نییە و معلوماتە. یان تەوقەکردن چۆن شتی وا بۆیە بە هیچ شێوەیە دروست نییە. یعنی تۆ بڵێ ئەڵا ئەمە زاوامانەیتر وەکو کوڕمان وایە، شتی وا نییە بۆ معلوماتە. قسەی زۆر عجیبە بیستی لە ناوم کۆمەڵگایە کە هەمووی حرامکردنی حەڵاڵە. وەڵا دکتۆر مەحرەمە، مەلا مەحرەمە. مە کێ وای وتووە؟ کێڵە دکتۆر مەحرەمە، کێڵە مەلا مەحرەمە؟ ئەم قسە درۆزنانە چی ئەیکەن لە ناوم خەڵکەیە؟ نە وەڵڵاهی دکتۆری ژن بۆی نییە نەخۆشی پیاو ببینێ هەتا دکتۆری پیاو هەبێ ببینێ، دکتۆری پیاویش بۆی نییە نەخۆشی ئافرەت ببینێ هەتا دکتۆری ئافرەت هەبێ ببینێ. بە هیچ شێوەیە مەحرەم نییە پێی، حەڵاڵیش نییە و دروستیش نییە. دکتۆر هەیە زۆری دیعای دیانەت و ئیمان و ئانەژەکە ئەچێ فەحسی سنگی ئافرەتەکە بەدەست، ڕۆژی 200 ئافرەت لە بەردەستێتی. کوێی شەرع ڕێی بەمەداوە؟ بەعکسیشەوە دکتۆر هەیە، یعنی دکتۆرەیە ئافرەتە عین سەیرەکەی شەو ڕۆژ فتقی پیاو کە اختصاصی تۆیە. چۆن شتی وا بێ مایسیری پیاو اختصاصی تۆ بێ کە تۆ ئافرەتی؟ یا کە پیاوی چۆنە بێ مایسیری و ناسۆری ژن اختصاصی تۆ بێ؟ لە شەرع شتی وانییە، شتی وانییە بە هیچ شێوەیە لەم دینی خوایە. یعنی سەیرەکەی هەموو شتێکیان تێکەڵاو کردووە، حرامە بە هەموو شێوەیە. وەڵڵاهی کە فەحزی بۆکەی دەست لە سنگی زینای دەستی لەگەڵەکە، کە دەست لە شوێنی کەی زینای شوێنەشی لەگەڵەکە، بۆیە بەدەستێکی بەزتر لەو زیناکە. وە لە خوا بترسن بۆ خاتری خوا چۆن شتی وا بێ. بڕۆن فقەها بخوێننەوە کاگە، بڕۆن سەیری مهذب بکەن، بڕۆن سەیری مغنی کەن، سەیری مدەوینە بکەن، بەدایع الصەناعە مەکتێبی هەر چوار مەذهەبەکە بزانن کامیان ئەڵێ دروستە دکتۆری پیاو فەحسی ژنانە بۆ ژنکە و دروستە دکتۆری ژن فەحسی پیاوانە بۆ پیاوکە بۆم بێنە. کورا ئەمەندە توندا ئەڵێ گەر نەخۆشیەکە هیچ ژنێکە بڵێن ژنێک نەخۆشە قۆڵی ئەلێرا بڕاوە، هیچ دکتۆرێکی پیاوە دەست ناکەوێت بۆی بدورێتەوە، ئەڵێ بەقەر دراویەکەی بۆ دەرەخی تەقەڵەکەی لێ یاوتاوە بۆت نییە هەموو قۆڵی بۆڵکەی تا ئاوێ. جاسەوای لێ هاتوانەشی تاتۆ کتنەڵێ مەژ مەحرەمی کچەکاندان بێن تاتۆیان بۆ بکتین لە هەموو شوێنێکیان. چۆن شتی وا بێ کاکە؟ کورە پێغەمبەر صلی الله علیه و سلم لا ينظر امرأة إلى عورة امرأة، ژن سەیری عورەتی ژن نەکات، چ جای پیاو سەیری عورەتی ژن کات بەهانی فەحس و نازانم چی ئەم شتانەوە. هیچ شەرعی نییە وەڵا برا بەڕێزەکەم، نە ئەمەیان و نە ئەوی کەش.